سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە لەم بەشە لە بەرنامەکەماندا هەڵسەنگاندنی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر بەشی یەکەمیتان پێشکەش دەکرێت لە ژێرناوی حکوومەتی ئیسلامی لە ئاسخەڵک ناوچەکە و جیهاندا لە هەموو کاتێک لاواز و تاکەوتوترە. لە مانگی خاکە لێوەدا ڕووداوێکی بێوێنە لە جیهان و لە ڕێکخراوی نەتەوەی گرتووەکاندا ڕۆیدا. ئیمپریالیزمی ئامریکا کە لە مانگی ژانوێی ساڵی 1946ەوە تا 25 مارسی 2024 کەڵکی لیمکاناتی نائادڵانەی ئەنجومەنی ئاسایش کە پەسەندکراوەکانی مەرجی کردەییان هەبوو وەردەگرت. لە ناکاو ڕۆژی 26 مارس ڕایگەیان کە بڕیارنامەکەی ڕۆژی ڕابردوو کە نەیوێرە ڤیتۆی بکات مەرجی کردەیی نییە و بەم جۆرە ڕسوایەکی بێوێنە بۆ دیپلۆماسیەتی ئەو وڵاتە تۆمار کرد. دەوڵەتی جەنایەتکار و ڕەگەزپەرستی ئیسرائیلیش لە سایەی ئەو ڕسواییەدا هێرشەکانی بۆ سەر ڕەفەح درێژە پێدا و خۆی وەک بەدناوترین دەوڵەتی جیهان ناسان. ئەم حکوومەتە بەدناوەی کە بەرژەوەندیەکەی لە تێوەگلانی وڵاتەکەی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە شەڕی غەزەدا بەدی دەکات ڕۆژی سێنزدە بەدەر هێرشی کردە سەر کونسوڵخانەی ئێران لە سووریا. هەروەها دوا بەدوای ئەم هێرشە چەکدارانی جەیشول عەدل و هاوپەیمانەکانی هێرشیان کردە سەر چەند شوێنێکی بەلوچستان. لە دڵی ئەم شەڕخوازی و ڕستویانەدا لە ئێران کەشێکی دیکە زاڵ بووە و ئێستاش هەروە بەردەوامە. هەڵسەنگاندنی هاوبەشی ئەم جارەی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر لەژێر ئەم ناوەی حکوومەتی ئیسلامی لە ئاسخەڵک ناوچەکە و جیهاندا لە هەموو کاتێک لاواز و تاکەوتوترە و ئێستاش تیش دەخاتە سەر ئەم بارودۆخە تایبەتە. لە بەرنامەی ئەمڕۆماندا سەرنجتان بۆ بیستنی بەشی یەکەمی ئەم بابەتە ڕادەکێشم. خاڵی یەکەم، ڕێوڕسمەکانی نەورۆز بە تایبەتی لە مانگی ڕەمەزاندا سیمای کۆمەڵگای گۆڕیوە. ڕۆژ و خواردن بە ئاشکرا بۆتە دیاردەیەکی ئاسایی. وتاربێژ و ئیمام جومعەکان هاواریان لێ بەرز بۆتەوە. ڕاگەیاندنی داخستنی پارکەکان بە پێی فەرمانی وەزارەتی ناوخۆ و دەنگدانەوەی لە ڕادیۆ و تەلەڤیزیۆنی کۆماری ئیسلامیدا و پاشەکشەی وەزیری ناوخۆ ترسی ڕژیم لە کاردانەوەی خەڵک دەردەخات. درێژەی جەژن و ڕێوڕسمە چەند هەزار کەسیەکان لە شار و گوندەکانی وڵات دەریخست کە ئەو جەماوەرە تەمای پاشەکشەکردنیان نییە. لە ڕۆژی سێنزدە بەدەردا سەرڕای داخرانی پارک و باخچە و سەیرانگاکان خەڵکێکی زۆر لە شارە جۆراوجۆرەکان ڕێگەی نوێیان بۆ بەڕێوەبردنی ڕێوڕسمەکانی سێنزدە بەدەر دۆزیەوە لە کەنار ڕووبار و دارستان و چەم و دەشتە سەرسەوزەکان ڕیزی دوور و درێژی ئۆتۆمۆبیل و شادی و هەڵپەڕکێی خەڵک بەرچاو دەکەوت. سێنزدە بەدەریش سەلماندی کە خەڵک شێلگیرانە ڕێگای بەرەو پێشچوونیان گرتوۆتە بەر. شێوازی ڕێخستن و پێکهێنانی کۆڕ و کۆمەڵی دەیان هەزار کەسی لە مەودای زەمەنی نێوان چوارشەممە سووری تا سێنزدە بەدەر نیشانیدا کە خەڵک لە خوارەوە بە شێوەیەکی زۆر درەوشاوە خۆیان ڕێخستووە. هەڵوێستی بەشێک لە مەلاکان و فەرماندەکانی سپاو ڕەخنەی توندیان لە شێوازی هەڵسوکەوتی حکوومەت لەگەڵ خەڵکو و ئاماژەدان بەو ڕاستیەی کە حکوومەتی ئیسلامی خەڵکی لەدەستاوە و پرۆسەی دوورکەوتنەوە لە بیر و باوەڕی ئاینی خێراتر بووە، بەیانگەری ئەو ڕاستیەیە کە دەسەڵاتی ئیسلامی یاریەکەی بە خەڵک دۆڕاندووە. خاڵی دووەم، هێرشی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل بۆ سەر کونسوڵخانەی کۆماری ئیسلامی لە دەمشق لە ڕۆژی سێنزدە بەدەردا و ڕاکێشانی سەرنجی ڕاگەیەنەرە جیهانیەکان بەرەو لای شەڕی غەزە و شەڕە بە وەکالەتەکانی ناوچەکە زەربەیەکیش بوو بۆ سەر بزوتنەوەی جەماوەری ئێران و خستیە ژێر سێبەری خۆیەوە. ئەم کردەوەی دەوڵەتی ئیسرائیل ڕێک لە کۆتاییەکانی سێ هەفتە نەبەردی بەردەوام و درەوشاوی جەماوەر لەگەڵ حکوومەتی ئیسلامی دیاریەکی بەتەوامانە بوو بۆ فاشیستەکانی دەسەڵاتی ئێران. تەنیا بەکرێگیراوە ئێرانی و ئیسرائیلیەکان و سەرجەمدار و دەستەکانی سەر بە زلهێزە دەرەکیەکان پێشوازیان لەم کردەوەیە کرد. ئەم هێزانەی وابەستن بە زلهێزە دەرەکیەکان هێشتا لەژێر ئەو وەهمەدان کە لەوانەیە بە هەڵگیرسانی شەڕ لە نێوان کۆماری ئیسلامی و ئیسرائیلدا بتوانن پێیان بگاتە ناو خاکی ئێران. ئەوان بە خەڵک ناڵن کە لە ئەگەری هەڵگیرسانی شەڕێکی لەو جۆرە یەکەم قوربانیەکانی بریتی دەبن لە منداڵان، ژنان، بە ساڵە چوان و چین و توێژە هەژارەکانی کۆمەلگا. ئەوان ناڵێن
کە شەڕ نعمەتێکە بۆ حکوومەتی ئیسلامی و دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل بۆ ئەوەی بە بیانووی شەڕەوە بزوتنەوە پێشکەوتن خواست پێشڕە و ئاشتی خوازەکان سەرکوت بکەن. ئەم کردەوەی دەوڵەتی ئیسرائیل چەند خاڵێک بە شێوەیەکی بەرچاو نیشان دەدات. یەکەم، ئاشکرایە کە ئەم هێرشەی ئیسرائیل وەڵامێکە بە پشتیوانیە مادی و معنەویەکانی کۆماری ئیسلامی لە ڕەوتی کۆنەپەرستی حەماس و ئەو شکستە سیاسیە گەورەی کە بەسەر ئیسرائیلیدا سەپێنراوە. ڕاگەیەندەکانی ئەو بابەتە لەلایەن حەماسەوە کە سەرتیب محەممەد ڕەزا زاهدیش لە ڕێخستن و سازماندانی تووفانی ئەلەقسادا ڕۆڵی هەبووە، هەوڵەکانی ئیسرائیل بەم ئاراستەیەدا چڕتر دەکاتەوە. لەلایەکی دیکەوە تەواوی هەوڵەکانی دەوڵەتی ڕەگەزپەرست و بناژۆخوازی ئیسرائیل بەو ئاراستەیەدایە کە بە پەلکێشکردنی کۆماری ئیسلامی بۆ ناو ئەو شەڕە و تێوەگلانی ئەمریکا و بە ناوچەیکردنی ئەم شەڕە شکستەکانی شەشمانگی ڕابردووی خۆی پەردەپۆش بکات و مەترسی قەیرانە ناوخۆیەکانی کە ڕۆژ بە ڕۆژ لە پەرەسەندندایە کەم بکاتەوە. دووهەم، دۆزینەوەی شوێنی کۆبوونەوەی نەهێنی فەرماندەکانی سوپای پاسداران لەگەڵ بەرپرسانی جیهادی ئیسلامی زانیاری وردی موسات ڕێکخراوی ئەمنیەتی ئیسرائیل نیشان دەدات. لە حاڵێکدا کۆماری ئیسلامی هیچ زانیاریکی وردی لەبارەی پێک هاتە و ناوەندەکانی ڕێبەری ڕژیمی ئیسرائیل لەبەردەستانیە. بەواتایەکی تر لە بواری شەڕی ئەمنیدا ڕژیمی ئیسلامی بە تەواوی شەڕەکەی بە ڕژیمی ئیسرائیل دۆڕاندووە. سێهەم، خاڵێکی تر کە پێویستە لە بەرچاو بگیرێت بریتیە لە ڕۆڵی رووسیا. رووسیا کە پارێزگاریکردن لە ئاسمانی سووریای لە ئەستۆیە لەم بابەتەوە هیچ هەنگاوێک ناگرێتە بەر و دەستی ئیسرائیلی بۆ هێرشکردنە سەر پێگەکانی سوپای قودس ئاوەڵە کردووە. رووسیا لەگەڵ ئەمریکا لە پەسەندکردنی بڕیارنامەکان و گەمارۆکان هاوشانی وڵاتانی ئوروپا هاودەنگە لە پرسی سێ دوورگەکەی ئێران لە کەنداوی فارس لەگەڵ ئێمارات و وڵاتانی عەرەبیدایە و هەروەها لە شەڕی غەزەشدا لەگەڵ ئیسرائیلە. بەم حاڵەشەوە ڕژیمی کۆماری ئیسلامی شوێن کەوتوو بارمتەی هەڵوێستەکانی رووسیا و وەک هاوبەشی جنایەتەکانی ئەم وڵاتە لە شەڕی ئۆکرایندا دادەنرێت. چوارم، لە بەرچاو نەگرتن و پشتگوێخستنی نۆرم و نەریتە نێونەتەوەییەکان وەڵام نەدانەوە بە بڕیارنامەی ئەنجومەنی ئاسایش سەبارەت بە ئاگربەستی دەستبەجێ بە چڕکردنەوەی بردومانەکان و کوشتاری خەڵکی غەزە، درێژەدان بە کوشتاری خەڵکی فلستین لە غەزە و برسیکردنیان و وێرانکردنی باڵیۆزخانەی وڵاتێکی دەرەکی، سەرڕای شەرمەزارکردنی لەلایەن زۆریەک لە وڵاتەکانەوە و هەروەها کوشتاری شارۆمەندانی وڵاتەکانی دیکە لە چێشتخانەی نێودەوڵەتی دەری خستکە دەوڵەتی ئیسرائیل هیچ بایەخێک بۆ ڕایگەشتی جیهان و بۆ هیچ کام لە ڕێسا و نۆرمان نەودەوڵەتیەکان دانانێت. پشتیوانی ڕوون و ڕاشکاوانی ئەمریکا لەو سیاسەتەی ئیسرائیل دەری دەخات کە نۆرم و ڕێسا نێودەوڵەتیەکان بەلای زلهێزە جیهانیەکان و هێزە ناوچەییەکانەوە هیچ گرنگیەکی نییە و تەنیا کاتێک پێوەی پابەندە بن کە سوودی بۆیان هەبێت. پێنجەم، سیاسەتی ناوچەی ڕژیم نیشانی دەدات کە لە سیاسەتی ئیدئۆلۆژی دەرەکیدا بە تەواوی شکستی خواردووە. سیاسەتێکی کە چ لە ئاستی جیهانی و چ لە ئاستی ناوچەییدا بە تەواوی لەگەڵ شکست و ناکامی بەرەڕووەتەوە. حکوومەتی کۆماری ئیسلامی نەتوانایی بەرگریکردن لە خۆی و کاردانەوەی هەیە بەرامبەر بە کردەوەکانی ئیسرائیل و نەدەتوانێت وڵاتانی ناوچەکە لە دژی ئیسرائیل هاودەنگ بکات و نەتوانایی دەستلەبەرکردنی پشتیوانی نێودەوڵەتیشی هەیە. بەڕێزان، ئەوەی کە پێشکەشتان کرا بەشی یەکەمی هەڵسەنگاندنی هاوبەشی حیزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێری ئێران ڕاهی کاریگەر بوو لە ژێرناوی حکوومەتی ئیسلامی لە ئاسخەڵک ناوچەکە و جیهاندا لە هەموو کاتێک لاواز و تاکەوتوترە. بەشی دووەم و کۆتاییان بابەتتان لە وتەی ڕۆژی سبەینەدا واتە ڕۆژی یەکشەمە پێشکەشتان دەکرێت.